بەخوا ئەوەی لەم سنوورە ئایت ئەم لابێ یەک شتیان نەکردە کەوچکەچەکە بۆ خەڵک نەیانکردە هەر هەمووی دەستگای خێرخوازی بارزانانی بووە هەر هەمووی کەناڵ ئاوا بووە پایتەخت میدیا بووە ئەوانەی سەر بەو زۆنە بوون هەر هەمویان دەنگ ئێمەیانگەیان و ئێمەیانگەیانم حاڵە ئەمە لایەنی پەیوەندیدار ئیتر تانکەر ئاو هیچ نەهاتە ئەوەی هەبێ دەستگای خێرخوازی هێنایی ماڵ دەستگای خێرخوازی بارزانانی ئاوادان بێبەس ئەوانە شۆبیلا بەدەمانەوە هاتن بەهانەمانەوە هاتن کاتی خۆیانە لەم بندەسە جەماعەت ناکرێتین هاتنە لە ڕێ دوورە ڕێ دووریان بڕیە 1200 ماڵیان ئاوردە 400 ماڵیان دابەش کردە سنووری گەرمیان و چەمچەماڵ و لای خۆی ئێرە پایتەختی شەید و ئەنفالە ئەبێ هەموو شتێکی بۆ بکرێ یعنی سەرڕای ئەم حاڵەشە سەرڕای ئەم ماڵوێرانیەشە بەخواجی هەم تقریبا نزیک 15 شوێکە ماێژنم بڕێ و ماڵ و حاڵم کردە هەر هەمووی تێچووە هەر هەمووی لەو تاوە یەکشتم بۆ دەرنەچووە بەخوا هەر هەمووشی قەرز و قۆڵەیە